عزیزان سڵاوتان لێبێت من زریان کەمال خۆشحاڵم لە بەرنامەیەکی جیاواز لە بەرنامەکانی دیکە لەگەڵتان دەبم بۆ پرسێکی تایبەت لەگەڵ میوانێکی تایبەت ئەو پرسەش ئەنجامدانی ڕێفراندۆمی سربەخۆیی کوردستانە لە تەمەنی من و تەمەنی هاوڵاتیانی کوردستانیشدا لوتکەی شانازیە میوانەکەم بەسام عەلی بەرپرسی لقی 12 پارتی دیموکراتی کوردستانە هیواخوازم ئەو گفتوگۆیەی لەم بەرنامەیەدا ئەنجام ئەدرێت جێ ڕەزامەندی ئێوە بێت کاک بەسام زۆر بەخێر بیت سپاس بۆ ئێوە زۆر سپاس دەمەوێت لە چەند ڕەهەندێکەوە قسە لەسەر ڕێفراندۆم و ڕێفراندۆمی سربەخۆیی کوردستان بکەین دەکرێت بزانین خودی ڕێفراندۆم لە بەرجەستەکردنی خواستی گشتی چۆن بەکار دەبێت پێشەکی پیرۆزبایی 3 ساڵ تێپەڕین بەسەر ئەنجامدانی ڕێفراندۆمی سربەخۆیی کوردستان لە جەنابی سەرۆک بارزانی و لە هەموو هاوڵاتیانی کوردستانەکەم ئەوە بۆ یەکەم جار بۆ هاوڵاتیانی کوردستان ئیرادەی خۆیان بە دەوڵەتانی دراوسێ بە ئاستی نێودەوڵەتی بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بن کە خەڵکی کوردستان ئەوێت کیانێکی سربەخۆی تایبەت بەخۆی هەبێ ڕێفراندۆم لە جارنامەی گردوونی مافی مرۆڤ هەموو گەلێک مافی هەیە خۆی مافی چارەنووسی خۆی لە چوارچێوەی ڕێفراندۆمێکە دیاری بکات واتە جارنامەی گردوونی مافی مرۆڤ ئەم مافی بە هەموو گەلێک بەخشیوە جا ئەم ڕاپرسیە مەرج نییە بۆ بابەتێکی سیاسی بێت مەرج نییە بۆ جاری وایە بۆ بابەتێکە بۆ ناوی یانەیەکی وەرزشیە جار هەیە بۆ پرسێکی کۆمەڵایەتیە جار هەیە بۆ پرسێکی سیاسیە بۆیە لە 25 جەنابی سەرۆک بارزانی ڕابەرایەتی پرۆسەیەشی کرد ئەو پرۆسەیە وەرگرتنی ڕای خەڵک بوو و وەکو لە چەمکە کوردیەکە کە پێوترێت گشت پرسی واتە لە گشت هاوڵاتیانی هەرێمی کوردستان پرسیارێک بکرێ ئایا ئێوە لەگەڵ ئەوەن کیانێکی سربەخۆی تایبەت بە خۆتان هەبێ یان لەگەڵ ئەوە نین لە پرۆسەیەکی زۆر دیموکراسی خەڵکی کوردستان زیاتر لە 93 دەنگدەران و بەشداریکەرانی پرۆسەی ڕێفراندۆم دەنگیان بە بەڵەیە بۆ کیانێکی سربەخۆ کە دەوڵەتی سربەخۆی کوردستانە بەڵێ کاک بەسام کاتێک خواستێکی گشتی لە ویستێکی گشتیدا بەرجەستە بوو لە پرۆسەیەکی دیموکراسیدا ئایا چ شتێک وای لێ دەکات کە ئەم پرۆسەیە شەرعێتی پێنەدرێ من باسی ئەوم کرد هەموو پرۆسەیەک پێویستی بە چوارچێوەیەکی یاسایی هەیە من باسی ئەوم کرد ئەگەر ئێمە چوارچێوە یاسایەکان ڕوون بکەینەوە کە ئەم کاری ئێمە کردومانە شەرعێتەکەی لەکوێیە چەند شەرعیە و چەند شەرعی نییە چەند مەشروع و چەند مەشروع نییە باسی ئەوم کرد کە لە ئاسە نێودەوڵەتیەکە جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ لە دنیاە جارنامەی جیهانی ئومەی متحیدە هەموو ئەمانە بەڕاستی ئەم مافەیان بە ئێمە یا وەکو گەلێک بۆمان هەیە ڕاپرسی بکەین و بۆمان هەیە مافی چاری خۆنووسینی خۆمان دیاریکەین و هەر بۆی کو تێبینیەک بە جەنابتی بڵێ مەرج نییە هەموو گەلانی دنیا لەم ڕاپرسیە بڕیاری جیابوونەوەیان نابێ ئێمە لە ئیرلاندا بینیمان دەنگی نەهێنا بەڵام لە کیوبیک بینیمان لە بەرشلۆنە دەنگی پێویستی بەدەستهێنا بەڵام هێشتا جیانە بوونەتەوە واتە ئەگەری ئەوەی هەیە لەم ڕاپرسیە گەلەکە بڕیاری جیابوونەوە بە و ئەگەرێکیشی هەیە کە گەلەکە لە کیوبیک بڕیاری جیابوونەوەیان نەدا و تا ئێستا بەشێکن لە کەنەدا بڕیاریان نەیە جیابنەوە ئەوان بڕیاری جیابوونەوەیان نەدا لەم حاڵەتە لە ئاستە عێراقیەکە ئەگەر بۆ دڕونکەمەوە چوارچێوەکە چییە لە ئاستە عێراقیەکە ئێمە دەستوری عێراقیمان هەیە لە ئاستە عێراقیەکە دەستوری عێراقیمان هەیە لە دەستوری عێراقی لە دیباجەکەی نووسراوە ئەڵێ ئەم دەستورە یەکێتیی ئارەزوومەند ئەم عێراقی یەکێتیی ئارەزوومەندانەیە واتە هەر پێکاتەیەکی عێراق بە ئارەزووی خۆی بەشداری دەوڵەتێکی کردووە کە ناوی دەوڵەتی عێراقە ئەڵێ پارێزگاریکردن لەسەر جێبەجێکردنی ئەم دەستورە گەرنتی یەکپارچەی خاکی عێراقەکات واتە ئەم دەستورە گەر خۆک و خۆی جێبەجێ بکرێ ئەمە گەرنتی یەکپارچەی خاکی عێراقەکات لێرە پرسیارێکێتە ئاراوە ئایا دەستوری عێراق و خۆی جێبەجێکرا 55 مادەی دەستوری عێراقی پێشێل کراوە بۆیە هەموو ئەمانە مافەیە بە ئێمە کە پرسیارەکە بکەین بۆیە کارەکە کارێکی زۆر یاسایی بووە و کارێکی دەستوری بۆ لە ئاسی عێراقیش جگە لەوەش کاک بەسام کارەکە کارێکی یاسایی بووە من ئەمێ ئەوە بڵێم کاتێک کە میلەتێک شەرعیە دەدا بە
بابەتێکی گرنگ بە پرۆسەیەکی گرنگ ئەمە لە کاتێکدا کە ناڕازی بێ لەو وڵاتی کە لەگەڵیدایە ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی پێش خۆمانیا خۆت لە ئێستاشدا بڕوانین ئێمە با بڵین ئیرادەی گەلێک داوای سربەخۆیی کرد لەگەڵ ئەوەشدا جیاوازی ئیداری جینۆسایت ئەوانی کە ئێمە لەگەڵ عێراقدا پێکەوە نابەستێتەوە ئەمانە نەبوونە هۆی ئەوەی کە خواستی گەلی کورد جێبەجێ بکرێ بۆچی بەڕای تۆ هۆکاری ئەمە چی بوو بە دڵنیاییەوە ئێمە گەر ڕەنگە زۆر جار قسەیەکەی ئەڵەگەر ئێمە ڕەنگە بەشێک بووینایە لە سویسرایە بەشێک بووینایە لە سوید ڕەنگە داوای جیابوونەوەمان نەکردایە لە ئاسن ئەو دەوڵەتەکە مافی خۆمانە کە داوای جیابوونەوە بکەین لە ئاستە عێراقیەکەش مافێکی یاسایی خۆمانە کە داوای جیابوونەوە بکەین هەموو ئەوانەی بەسەرمان هاتووە لە جینۆساید و لە کیمیاباران و لە ئەنفال و لە دوای ڕاپەڕینیش ئەوەی بەسەرمان هاتووە لە دوای پرۆسی ئازادی عێراق ئێمە لە دەستوری کاتی عێراق مافەکانمان وەکو خۆی ئەوەی کە چەسپێنرا جێبەجێ نەکرا و پاشان لە دەستوری هەمیشەی عێراقیشەوە لە ساڵی 2005ەوە تا ئێستا 55 مادەی دەستوری عێراق پێشێل کراوە تا ئێستا مادەیەکمان هەیە ناوی مادەی 140 لە دەستوری عێراق لە مادەی 140 ئەڵێ لە ماوەی 2 ساڵا بێ ئەم مادەیە بکەوێتە بواری جێبەجێکردن 2005 دەستور دەنگمان لەسەرراوە یعنی لە 2007ەوە مادەی 140 پێشێل لەکرێت لەناو دەستوری عێراق ئێستا ئێمە لەناو 2020 لە 2007ەوە مادەی 140 عێراقی پێشێل لەکرێ و جگە لەمانە چەندین جار لەشکرکێشی کراوەتە سەر ئێمە جگە لەمانە لە ئاستی دارایی ئێمە هەتا ئەم ساتی کە ئێمە قسەی تیاکەین ئێمە لە عێراق بەشدارین بەس بەڕاستی ئێمە شەریکێکی ڕاستەقینە نین ئێمە مشارکین بەس شەریک نین لە هەموو ئەو بودجانەی کە لە عێراق تێپەڕیەوە تا ئێستا ئێمە بۆ یەک جاریش استحقاقی خۆمانمان وەرنەگرتووە کە لە سەدا حەڤە بووین لە سەدا حەڤە بوو بە 14 بوو بە 13 بوو بە 12 بوو بە 10 و دواتر هەموو بودجە سیادیەکانی عێراقیان هێنایە سەر ئەو بەشەی ئێمە کە لە ئەخیرا تۆ حسابی خۆتە ڕاگرت لە سەدا 9 بووە مایەوە بۆیە لە میزانی عێراقیش ئێمە بەڕاستی وەکو پێکاتێکی سەرەکی حسابمان بۆ نەکرا و مافەکانمان پێشێل کرا بەڵام لەگەڵ ئەوە هەرێمی کوردستان چیتری کرد هەرێمی کوردستان لانکەی ئەو لانکەیە بوو کە ئاوارە عێراقیەکان هانایان بۆ هێنا لە دوای ئەوەی کە مووسڵ داگیر کرا بەشێکی زۆری خاچی عێراق داگیر کرا داعش بەشێکی زۆری خاچی عێراقی داگیر کرد بەڵام ئێمە بە خراپی باری داراییمانەوە پێشوازیمان لە 2 ملیۆن ئاوارەی ناوخۆی و دەرەکی کرد 2 ملیۆن ئاوارە بە ئاوارەکانی سووریا و شوێنەکانی ترەوە بە ناوخۆشەوە بۆیە هەرێمی کوردستان لە ڕووی ئەوەی کە ئەم پێکاتەکان لە هەرێمی کوردستان چەند بە تەبایی ژیاون مافی کەمینەکان لە هەرێمی کوردستان مافی سەرچەند پێکاتەکانی تر بە ئاینی و بە نەتەوایەتی پێکاتە ئاینیەکان و پێکاتە نەتەوایەتیەکان لە هەرێمی کوردستان زۆر بە ئازادانە ممارەسەی ئاینەکانی خۆیان کردوە زۆر بە ئازادانە توانیان لە هەرێمی کوردستان بژین و پارێزراو بوون بۆیە هەموو ئەو نموزەجەی لە هەرێمی کوردستان لە ئاوادانی و لەوەی کە تا ئێستا ئێمەی بینین ئەم نموزەجە هەمان نموزەجەکەی ناوەڕاست و باشووری عێراق نییە بۆیە لە هەر حاڵەتێکا تۆ سێری بکەی و تەسەوڕەکەم هەر وەفدێکی نێو دەوڵەتی و هەر دەوڵەتێکش بێتە هەرێمی کوردستان بە چاوی خۆی بەسەر وەزیرانی عێراقی شۆکە هاتە هەرێمی کوردستان بە چاوی خۆی ئەو جیاوازیە بینێ و هەست بەواکە کە ئەم گەلە بەڕاستی نموزەجێکی جیاوازی پێشکەش کردووە و مافی خۆیەتی ئەگەر داوای جیابوونەوە بکە لەگەڵ ئەوەیە کە مافی خۆیەتی داوای جیابوونەوە بکە بەڵام داواکەی بە هەند وەرناگیرێت پێت وایە تاکەی ئێمە دەبێت چاوەڕێ بین خویست و خواستەکانمان لەلایەن حکوومەتی عێراقەوە جێبەجێ بکرێت و تەنها چاوەڕێی ئەوان بین سربەخۆیی کوردستان بەکوێ دەگات بە دڵنیاییەوە بڕیاری سربەخۆیی بن ئەمە وەڵامی و پرسیاری تۆ لە بەشێک لە قسەکانی جەنابی سەرۆک بارزانیەوە وەڵام بمەوە جەنابی سەرۆک لە چەند دیدارێکی خۆی ئاماژەی بەوە کرد کە 25 ئێمە پرسیارەکە لە هاوڵاتیانی کوردستانەکەین ئایا دەوڵەتی سربەخۆی کوردستانتانەوێت یاخود ناتانەوێت بەڵام مەرج نییە ئێمە 26 و 27 دەوڵەت ڕاگەێنی و جەنابی سەرۆک لە وتەکانی خۆی ئاماژەی بەوە کرد ئێمە لە دوای ئەوەی هاوڵاتیانی کوردستانیش بە بەڵێ دەنجاندا ئێمە جارێکی تر لەگەڵ حکومەتی مەرکەزی دانوستانەکەین بە گفتوگۆیەکی ئاشتیانە و لەوێ ئێمە داوای ئەوەکەین کە ئێمە پێویستە بە شێوەیەکی ئاشتیانە دوو دراوسەی تەبای یەکتری بین
دوو دراوسێ بین کە بەڕاستی دەزرێژی نەکەینە سەر یەکتری بۆیە لە 25 کە ڕیفراندۆمەکە کرا بڕیار نەبوو کە 26 ئێمە دەوڵەت ئیعلانکەین. ئیعلانی دەوڵەت زمینی خۆی ئەوێت، زمینی ناوخۆیی ئەوێت، زمینی ئابووری ئەوێت و زمینی هەرێمایەتی ئەوێت، زمینی نێودەوڵەتی شێوێت، زمینی نێودەوڵەتی شێوێت. بەداخەوە من لە ئێستاە زمینە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکە وا نابینم کە لەگەڵ ئەوە بن گەلی کوردستان کیانێکی سربەخۆیی هەبێت و بینیشمان لە 16 ئۆکتۆبەر کە لەشکرکێشیان کردە سەرمان و بەشێکی خاکی کوردستانیان داگیر کرد کۆمەڵگەی نێودەوڵەتی نەهاتە جواب لەسەر ئێمە بەڕاستی و ئەوە هەموو کۆمەڵێک ئاماژەن کە تا ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتی لەگەڵ ئەوەیە کە عێراقێکی یەکپارچە هەبێت. بەڵێ کاک بەسام دەمێ ئەو پرسە مامەڵەی کۆمەڵگای نێودەوڵەتی با بڵین مامەڵێکی تەندروست بوو لەگەڵ کوردستان لەگەڵ هاوڵاتیانی کوردستان. من پێم وایە ئەگەر لە ڕووی یاسای نێودەوڵەتی و وەڵامی و پرسیارت بەمەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی خەرقی یاسا نێودەوڵەتیەکانیان کرد چونکە ئێمە ممارەسی مافێکی خۆمانمان کرد کە لە نەتەوەیە گرتوەکان ئیقراری ئەم مافە بۆ ئێمە کرا ئیقراری ئەم مافە بۆ ئێمە کراوە و ئێمە بڕیاریشمان نەیەبوو لە 26 مانگ دەوڵەتی کوردستان دامەزرێنین. ئێمە پرسیارێکمان کردبوو، پرسیارێکمان لە خەڵکی کوردستان کردبوو ئایا تۆ لەگەڵ ئەوەیت گەلی کوردستان کیانێکی سربەخۆی تایبەت بەخۆی هەبێ یاخود لەگەڵ ئەوە نیت لە عێراق جیابینەوە یا بەشێک بین لە عێراق. بۆیە بەداخەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەبوو جددیتر کار لەسەر ئەوە بکات کە ممارەسەکردنی ئەو مافە نابێتە هۆکاری ئەوی لەشکرکێشی بکرێتە سەرمان، لەشکرکێشی بکرێتە سەرمان. بەڵام بەداخەوە بەرژەوەندی زلهێزەکانی دنیا لەو کاتا لەگەڵ ئەوە بوو کە لەگەڵ عێراقێکی یەکپارچە بن وەکو جارەکانی تر وەکو ئەو ڕەفتارانەی کە لە سەردەمی حکومەتەکانی پێشووتر وەکو کیمیابارانکردنی هەڵەبجە وەکو 182,000 ئەنفالی بارزانەکان و گەرمیان و بە شوێنەکانی تری کوردستان وەکو هەموو ئەمانە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە جارەکانی تر چۆن بەڕاستی نەهاو بە بەهانامانەوە لە 16 ئۆکتۆبەریش کۆمەڵگەی نێودەوڵەتی کە خەرقی یاسای نێودەوڵەتی کرابوو نەهاو بەهانای ئێمەوە ئێمە هیچ کارێکی نایاساییمان نەکردبوو. کەواتە توانین بڵێن کۆمەڵگای نێودەوڵەتی لەگەڵ بەهاو دروشم و پرینسیپەکان ڕازگۆنیە چونکە کاتێک کە کورد جینۆساید کرا بێ هەڵوێز بوو. جارێکی تر بەتایبەت ئەمە لە ڕاندی کوردەواڵێ جارێکی تر کە سەربەخۆی کوردستان ڕفراندۆم بۆ سەربەخۆی کوردستان ئەنجامدرا هەر بێ هەڵوێز بوو. ئەم دوو فاقیە لە پای چی؟ زۆرێک لەوانەی کە شارەزان لە بواری یاسا نێودەوڵەتیەکان زۆر جار قانون دەولی عام بەو یاسایە شوپێنن ئەڵێن قانونێکی مولزەم نییە، یعنی مەرج نییە ئەوەی کە لەوێ نووسراوە کۆمەڵگەی ئیلزامی کۆمەڵگەی نێودەوڵەتی بکا کە جێبەجێ بکرێ. زۆر جار ئێمە بینیومانە لەو گرفتانەی هەر ئێمە نا لە گرفتە نێودەوڵەتیەکانی تر لە سووریا بنمونە لە کێشەی نێوان عەرەب ئیسرائیل لە هەرێمی کوردستان لە گرفتەکانی ئێستای بینی تورکیا و سووریا لە گرفتەکانی ئێستای بینی تورکیا و عێراق لەو گرفتە نێودەوڵەتیانە لە حربی 8 ساڵەی عێراق و ئێران یعنی لەو شوێنانی کە بەرژەوەندی کۆمەڵگەی نێودەوڵەتی تێدا بووە وەکو بۆ نمونەیەکت بەمێ لە مێژوو داگیرکردنی دەوڵەتی کۆیت لەلایەن نیزامی سەدام حوسێنەوە چونکە بەرژەوەندی زلێزەکانی دنیای خستە مەترسیە و بەشێک لە سعودیەش خەریب و داگیر بکرێت کۆمەڵگەی نێودەوڵەتی تەحالفێکی 40 دەوڵەتی دروست کرد تا حکومەتی عێراقی لە کۆیت کردە دەرەوە. بەڵام ئەبینیت بۆ شوێنەکانی ترنا هەر لە دوای ئەمە ڕاپەڕینەکەی باشووری عێراق دەستی پێکرد و حکومەتی عێراقی توانی کپیکاتە و کۆمەڵگەی نێودەوڵەتی بێدەنگ بوو، کۆمەڵگەی نێودەوڵەتی بێدەنگ بوو. بۆیە من بەردەوام ئەوە ناڵێم کە بەرژەوەندی زلهێزەکانی دنیا زۆر جار تەحەکوم بە مافی گەلەکانەوە کات. کەواتە هەر گەلێک بەرژەوەندی و ویستی خۆی پێش هەموو شوێن وڵاتێکی ترەخات. بەدڵنیاییەوە هەموو دەوڵەتێکی دنیا بەرژەوەندەکانی خۆی و پاراستنی بەرژەوەندەکانی خۆی و ئەمنی قەومی خۆی پێش بەرژەوەندی هەر گەلێکی ترە. بەدڵنیاییەوە وایە بە زلهێزەکانی دنیاشەوە بینین کە وایە. ڕاستە بزەبت. کاک بەسام بۆچی کات و ساتی ئەنجامدانی ڕفراندۆمی سەربەخۆیی کوردستان گرنگ بوو لە وادەی خۆیدا بوو؟ پرسیارێکی زۆر گرنگە بەڕای منم پرسیارێکێکە لە پرسیارە هەرە گرنگەکان بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان و بۆ جەنابی سەرۆک ئەو تەوقیتی هەڵبژارد. بۆ جەنابی سەرۆک ئەو تەوقیتی هەڵبژارد. ئەگەر بە تێبینیەوە ئێمە لە تەواوی وتارەکانی جەنابی سەرۆک لە شارەکانی کوردستان بڕوانین لە هەڵمەتی بانگەشەی ڕیفراندۆم
جەنابی سەرۆک لە ناو وتارەکانیە وەڵامی ئەم پرسیاریایەوە کە لایەنی عێراقی ئێمەیان ئاگادار کردبوو و جەنابی سەرۆک زانیاری هەبوو کە حکومەتی عێراقی جارێکی تر بە لەشکرکێشی ئەو خاکەی کە ئازادمان کردبوو و لە داعشمان سەنبووە لەشکرکێشیە کاتەوە سەری لەشکرکێشیە کاتەوە سەری و بەعلەنی وتی زۆر جار لە یاریگای نێودەوڵەتی فڕانسەوەرێری لە هەولێر وتی فەرمووی بە ئێمە وتراوە ئێمە بە زۆرە گەڕێینەوە بۆ هێڵی 36 ئەین جەنابی سەرۆک زانیاری هەبوو کە لایەنی عێراقی ڕیفراندۆم بکەین یا ڕیفراندۆم نەکەین لەشکرکێشیە کاتە سەر خاکی کوردستان بۆیە پێویست بوو ئێمە وەسیقەیەکی تاریخی گرنگ دیکۆمنتێکمان لەدەست بێت بە تایبەتی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان ئێمە دیکۆمنتێکمان لەدەست بێت کە هاوڵاتیانی ئەم ناوچانە داواکاریان چییە پێشەوەی عێراق لەشکرکێشی بکاتەوە سەرمان و پێشەوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەو لەشکرکێشی عێراق بێدەنگ بێ بۆیە جەنابی سەرۆک بە دڵنیاییەوە تەوقیتێکی زۆر باشی هەڵبژات پێش لەشکرکێشی و داگیرکاری ئێمە بە دیکۆمنت ڕای هاوڵاتیانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانمان وەرگرت کە ئەوان بەڵێن لەگەڵ ئەوەن لەسەر هەرێمی کوردستان بن و لەگەڵ ئەوەن کە گەلی کوردستان کیانێکی سەربەخۆی تایبەت بەخۆی هەبێت. ڕاستە کاک بەسام دەکرێت بپرسم زۆر جار گوێمان لەوا بێت کە باس لەوا کرێت کە ئەنجامدانی ڕیفراندۆمی سەربەخۆی کوردستان گریمانەیەکی گرنگە بۆ دواڕۆژی کوردستان بۆ هاوڵاتیانی کوردستان کە ئەگەر ئەم ناڕەحەتی و ئەم بێ ئومێدبوونەی ئێمە بەردەوام بێ لەگەڵ حکوومەتی عێراقیدا ئێمە بۆ هەر کات و ساتێک دەتوانین داوای حەقی خۆمان بکەین. بە دڵنیایی وەکو باسم کرد ئەمە بەڵگەنامەیەکی زۆر گرنگە بۆ گەلی کوردستان لە هەر ئان و ساتێک زەمینەکە لەبار بوو بۆ ئەنجامدانی بۆ پێکهێنانی دەوڵەتی کوردستان بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردستان ئێمە پێویستمان جارێکی تر بە ڕیفراندۆمێکی تر نابێتەوە ئەنجامی بینەوە چونکە ئێمە بە تەواوی ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچەکانی تریشەوە ئێمە ئەم ڕیفراندۆمان ئەنجام داوەتەیە و نەتیجەکەشیمان لەبەردەسە کە لە ساڵ 93 هاوڵات گەلی کوردستان لەگەڵ کیانێکی سربەخۆن و لەگەڵ دەوڵەتێکی سربەخۆن و لەگەڵ ئەوەن کە لە عێراق جیابینەوە بۆیە لە هەر کاتێکا زەمینەکە لەبار بوو بە دڵنیاییەوە پێویستمان بە ڕیفراندۆمێکی تر نابێ و ئەمەوێ لێرەشەوە بەڕاستی شتێک بەبیری جەنابەت و بینەران بهێنمەوە ڕەنگە ئێمە لە ئێستاە سێری بارودۆخەکە بکەین بڵین ئەو ڕۆژە قەت نایە ئێمە بگەین بە دەوڵەتی کوردستان بەڵام هەموو ئەو گەلانی کە گەشتون بە دەوڵەت لە سەرەتایە ئەم ئیحساسی ئێمەیان هەبووە لە سەرەتای ئیحساسی ئێمەیان هەبووە کۆسۆڤۆ سەرەتا ئیحساسی ئێمە هەبوو کە قەت ناگا بە دەوڵەت تەیمورە و ئیحساسی ئێمەی هەبوو باشووری سوودانە و ئیحساسی ئێمەی هەبوو زۆر دەوڵەتی دنیا زۆر گەلیتری دنیا پێی وابوو جوولەکە کاتێک دەوڵەتی ئیسرائیلیان بۆ دامەزرێنرا پێیان وابوو ئەمە خەونێکی هەزارها ساڵە کە ئێستا بۆیان تحقیق بووە و شۆکێک گرتبوونی کە ئەوان خاوەنی دەوڵەتن ئێمەش زمانێک ئێمە تووشی نوسکۆی شۆڕش بووین و زمانێک ئێمە لە شاخ بووین و زمانێک ئێمە لە دوای ڕاپەڕین تەنها بەشێکی کەمی هەرێمی کوردستانمان لەدەست بووە و کات و ساتی تریشە بۆ کەرکووک و هەموو ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمیشمان لەدەست بووە و ئێستا لە کیانێکی فیدرالی لەگەڵ دەوڵەتی عێراقیین ڕۆژانێک ئێمە بەکەمتر لە فیدرالی ڕازی بووین بەڵام ڕۆژانێکی ژێت بە فیدرالی ڕازی نابین زەمینەی سیاسی لە هەر کاتێکا بارودۆخە بۆ تۆ ڕەخسێنێ کاتێک ئێمە لە شاخ بووین بەکەمتر لە فیدرالیت ڕازی بووین بەڵام ئێستا ڕەنگە ڕۆژێکیش بێت کە بە فیدرالیت ڕازی نەبووین و داوای دەوڵەت بکەین کاتە توانین بڵێن یەک هەڵوێستی و یەکگرتنی تەواوی چین و توێژەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت لایەنە سیاسیەکانیش لەم پرسەتا زۆر گرنگە و ئیرادە و هێزی هەر گەلێک ئەگەر سەرکەوێ بەسەر هەر پرۆسەیەکدا جێبەجێی دەکات ئەگەر کاتەکەشی دوور بێت ئەگەر ماوەکەشی زۆر بێت بە دڵنیایی ئێمە ئەگەر دوای ڕیفراندۆم 16 ئۆکتۆبەریش بە نمونە هەبێهێنینەوە ئەگەر یەکڕیزی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەبوایە و تووشی ئەو کارە ساتە گەورەیە نەبووینایە لە کەرکووک و چەند ڕۆژێک بەرگریمان بکردایە بە دڵنیاییەوە هاوکێشەکە بە شێوەیەکی ترە گۆڕا هیچ نەبێ لایەنی عێراقی ناچارە بوون دانیشن لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵمانە هیچ نەبێ کۆمەڵگەی نێودەوڵەتی هاتە سەرخەت نێوەندگیری بکات لە لێوان ئێمە و لە نێوان حکوومەتی عێراقیە بۆیە بە دڵنیاییەوە ئەو قسەی جەنابتە بەبێ یەکڕیزی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەو ئامانجە گەورانە هەرگیز تحقیق نابێ
یەکڕیزی مەرجی یەکەمە و باشترین بەڵگەش ئێمە ئەو کاتانی یەکڕیز بووین لە دوای ئەوەی کە بەرەی کوردستانی لە هەشتاکان تشکیل بێت ئەبینیت گڕوتینێکی تر دروستە بێ لە دوای ڕاپەڕین لە دوای پێکەنانی حکوومەت و پەرلەمان ئێمە یەکڕیز بووین لە نووسینەوەی دەستوری عێراقی ئێمە یەکڕیز بووین لە پێکەنانی موسەساتی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارتی وێکێتی لە شەڕی داعش لە هەموو ئەو مەحەطە تاریخیانەی کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان یەکڕیز و یەکدەنگ بوون بەڕاستی ئامانجی گەورە بۆ گەلی کوردستان هاتوۆتە دی و لە هەموو ئەو ویزگە سیاسیانەشی کە پەرتەوازایی هەبووە بیرۆڕای جیاواز هەبووە بە دڵنیاییەوە ئێمە نەمانتوانێت بگەینە ئامانجێک. ئەکی دوایە دەبێت چی بکرێت سەرکردایەتی سیاسی کورد چی بکات بۆ ئەوەی کە لایەنەکانی یەکدەنگ و یەکگرتوو بن بۆی هیچ نەهامەتێکی دیکە یاخود هیچ مؤسساتێکی تر وەکو 16 ئۆکتۆبەر ڕوونەداتەوە لە هەرێمی کوردستاندا یاخود لە بڵین ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. بەڕای من پێویستە ئێمە بە هەمومانەوە وەسیقەیەکمان هەبێت جا لە پەرلەمانی کوردستان تێپەڕێنین لە هەر شوێنێک کە تێپەڕێنین ئەو وەسیقەیەک بێ کە ئێمە هەمومان هیچ کەسێک جورئەتی تەجاوزکردنی نەکا و بەڕاستی کۆمەڵێک بڕگە بن کە هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان پەیوەست بکە بە استراتیژی گەلی کوردستان پەیوەستی بکە بە پارێزگاریکردن لە خاچی کوردستان پێویستی بکە بەوەی کە پێویستە دامەزراوە فەرمیەکانی کوردستان تەنها مامەڵە لەگەڵ دەرەوەی هەرێما بکەن گفتوگۆ لەگەڵ دەرەوەی هەرێما بکەن نەک هەر حیزبێکی سیاسی بەتەنیا بۆ خۆی گفتوگۆ و دانوستاندن بکە و بەشێک لە خاچی کوردستان ببەخشێ و بەشێک وەرگرێ و لە پێناوی کۆمەڵێک دەستکەوتی شخصی بۆ خۆی بۆیە بە دڵنیاییەوە پێویستە کاری زۆر بکرێت و لە ئێستاە تا ڕادەیەک خەریکە کارەکرێەوە سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش لە ئێستاە و خودی جەنابی سەرۆک و خودی جەنابی کاک نێچیروانی ژووک و سەرۆکی هەرێمی کوردستان و خودی سەرۆکی حکومەت و جەنابی کاک مەسرور لە هەوڵی ئەوان کە ئەم کۆدەنگیە دروست بێت. زۆر جارگوێمان لێ دەبێت دەڵێن پارچە پارچەبوونی لایەنە سیاسیەکان دوورکەوتنەوەیان لە یەکتر ڕەنگە پارچەبوونی بەشێکی تری هەرێمی کوردستانی لێ بکەوێتەوە بۆ نمونە باز لەواکرێت کە سلێمانی بکرێتە هەرێمێکی جیاواز کامەش ئێمە هەوڵی ئەومانە کە کەرکووک کە بەشێکە لە هەرێمی کوردستان بخرێتەوە سەر هەرێمی کوردستان ئێستا داوا ئەکرێت کە بەشێکی دیکەی جیا ببێتەوە لەو جەستەی نیشتیمانە. بەداخەوە من دڵیام ئەو هەوڵی کە ئەدرێت هیچ هاوڵاتیەک کە قوربانی یاوێ بۆم وڵاتەوە تەسەوڕ ناکەم هیچ تێکۆشەرێکیش لەگەڵ ئەوە بێت هەرێمی کوردستان هەرێمێکی تری لێ بێتەوە و ئەمەیە بەڕاستی لەم کەناڵە بەڕێزی جەنابتانەوە لە ڕووی یاسایی ئەم بابەتە ڕوونکەمەوە بە کورتی دەستوری عێراق لە یەکێک لە مادەکانی هەرێمی کوردستانی وەکو هەرێمێکی فیدرالی لە چوارچێوەی دەوڵەتی عێراق ناساندووە و جوغرافیەکەشی دیاری کردووە کە بریتیە لە 3 پارێزگا لە ئێستاە و تاوان پارێزگای هەڵەبجە کە ئەو کاتی دەستوری عێراق تێپەڕەنراوە پارێزگانە بووە بۆیە دەستوری عێراق ئەگەر لەلایەنە کوردستانیەکەشی هەوڵێک هەبێ بۆ ئەوەی کە سلێمانیە هەر شوێنێکی تر بکاتە هەرێمێک لە ناو هەرێمی کوردستان دەستوری عێراقی ڕێگرێت لەوەی هیچ هەرێمێکی تر لە ناو هەرێمی کوردستان تشکیل ببێت و ئەو میکانیزمی کە ئەوان باسیەکەن ئەڵێن دوو لە سەرسەی هەر ئەنجومەنی پارێزگایەک یەک لە سەردەی دەنگدەری هەر پارێزگایە دەتوانێت ئەم داوایە بکە ئەوە بۆ ئەو پارێزگایانەیە کە لە چوارچێوەی هەرێمێکانین واتە بۆ 15 پارێزگاکەی تری عێراقە نەک بۆ هەرێمی کوردستانە چونکە هەرێمی کوردستان لە ناو دەستوری عێراقی کار لەسەر ئەوە کراوە و ئەم مادەیە چەسپێنراوە کە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالیە لە چوارچێوەی عێراقا و دانی پیانراوە کەواتە تۆ ئەم هەرێمە ناتوانانی هەرێمێکی تری لێجیا بکەیتەوە چونکە هەرێمێکی تری لێجیا بکەیتەوە کەواتە تۆ هەرێمی کوردستانە هەڵوەشانەوەتەوە کە هەرێمی کوردستانە هەڵوەشانەوە کەواتە تۆ مادەیەکی دەستوری عێراقت پێشێل کردووە بۆیە من تەسەوڕەکەم هەر هەوڵێکیش بن بە بچووکترین سکاڵا لە دادگای دەستوری عێراق ئەو هەوڵە پوچەڵە بێتەوە و هیچ هەرێمێک لە ناو هەرێمی کوردستان نابێت دروست بکرێت و هەرێمی کوردستان هەرێمێکە لە چوارچێوەی عێراق دانی پیانراوە. کاک بەسام بۆچی ئەنجامدانی ڕیفراندۆم بە لووتکەی شانازی دادەنرێت بۆ تاکەکانی کورد؟ هەر گەلێک لە دنیاە قۆناغێکێ ئەو قۆناغە پێوترێ قۆناغی ناسیۆنالیزم قۆناغی ناسیۆنالیزمی هەر گەلێک بریتیە لەو قۆناغەی
کە ئەو گەلە خەبات ئەکات تا ئەگا بە دەوڵەتی تایبەت بەخۆی دەوڵەتی تایبەت بەخۆی ئێمە وەکو گەلی کوردستان گەلێکی مەوجودین هەموو ڕەکیزە ئەساسیەکانی گەلێکمان هەیە و قۆناغی ناسیۆنالیسمیشمان بە خەبات و تێکۆشان و شۆڕژ و قوربانیدان تێپەڕان بوو بۆ ئەوی ببینە گەلێک لەسەر ئاستی دنیا مامەڵەمان لەگەڵا بکرێ کە لێنێک ما بوو کە ئەویش گەشتنە بە دەوڵەت گەشتنە بە دەوڵەتێک بە شیانێکی سەربەخۆی تایبەت بە خۆمان ڕێفراندۆم بۆیە جێگای شانازی هەرێکێک لە ئێمەیە ڕێفراندۆم بۆ یەکەم جار ئەم پرسیارە لەگەلی کوردستان کرا بۆ یەکەم جار ئەم پرسیارە لەگەلی کوردستان کرا زۆر جار باز لەوە کرا لە ئاسی نێودەوڵەتی بە ئێمەیانەوت چیە لەگەلی کوردستان پێی باشتر نیە لە چوارچەوەی عێراق بمێنەوە چیە لە زۆر مرتاح نین بۆی کە لە چوارچەوەی عێراق بمێنەوە چیە لە ڕازی نین لە دەسەڵاتی سیاسی عێراقی بۆیە زۆر گرنگ بۆ ئەو پرسیارە لە خەڵکی کوردستان بکرێ کە ئێوە لەگەڵ ئەوەن کە کیانێکی سەربەخۆی تایبەت بە خۆتانتان هەبێ بۆیە ئەمە لوتکەکەیە باسم کرد گەلەکە پێویستە مەوجود بێ قۆناغی ناسیۆنالیزمیشمان بڕیوە ئێمە ما بووینەوە بگەین بە کیانی سەربەخۆ بە دەوڵەتێکی دیاریکراوی خۆمان تایبەت بە خۆمان بۆیە بە دڵنیایی ئەو پرسیارە ئەتوانم بڵێم هەموو تەواوی ئەو قوربانیدانەی بە درێژایی خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بەخشی بوومان بۆ ئەو پرسیارە بوو بۆ ئەو پرسیارە بوو کە ئایا ئێمە ئەمانەوێت بگەین بە دەوڵەت یان نامانەوێت بگەین بە دەوڵەت و خەڵکی کوردستان لە سان ئەو سێوتی بەڵێ ئێمە لەگەڵ ئەوەین دەوڵەتێکی سەربەخۆی تایبەت بە خۆمانمان هەبێ بۆیە ئەوەی کە لە ڕابردوو کردومانە و ئەوەشی لە کاتی ڕیفراندۆم کردمان و ئەوەشی لە ئێستا ئیکەین هەمووی لە پێناوی ئەوەیە کە گەلی کوردستان کیانێکی سەربەخۆی تایبەت بەخۆی هەبێ بۆیە ئەمە ترۆپکی شانازەکەی ڕاستە گەلی کورد بە درێژایی مێژوو ستەمی بینیوە جا لە هەر یەکێک لە حکومەتێک لە دوایەکەکانی عێراقەوە بوو بێت یان بە هەر جۆرێک لە جۆرەکان بوو بێت پێت وایە کەسانێک هەبن کە لەگەڵ ویستی گشتیانە بن لەگەڵ سەربەخۆی کوردستاندا نەبن ئەمە ناو ئەندرێت چی ئەگەر لەگەڵی نەبن بڵێ ئێمە لە ئەو کاتەی کە لە هەڵمەتی بانگەشەی ڕیفراندۆم بووین هەر یەکێک لە ئێمە بەشداری کۆڕ و کۆبوونەوەکانی کردو سیمینارات و قسەکردن لەسەر ئەو تەوەرانە و هاندانی هاوڵاتیانی کوردستان دەنگدەن بە بەڵێ ئەو کاتە خەڵکێکی زۆر ئەو پرسیارەی جەنابتیە کرد ئەیوت خەڵکێکی زۆر ناڕازیە لە نەبوونی موچە لە نەبوونی خزمەت گوزاریەکان لە کۆمەڵێک شتی تر بۆیە دڵنیان خەڵکێکی زۆر دەنگ بە نەخێرەیە لەبەرەوەی لە دەسەڵاتی سیاسی کوردی ڕازینیان بەردەوام ئەمانوت هاوڵاتیانی کوردستان تا ئەو کاتە دەگە ناڕازایەکانیان بەرزەکەنەوە کە بزانن ئەزمموی هەرێمی کوردستانەکەوێتە مەترسیەوە لەو کاتی زانیان ئەزمموی هەرێمی کوردستان لە مەترسیە یا لەو کاتی زانیان پرسیارەکە پرسیارێکە چارەنووسی هەمومانی پێوە بەندە لەو کاتە هەموو خەمە خودیەکانی خۆیان لە بیرەکەن و هەموو ئەو کەم و کوڕیانی کە لە ئەنجامی ئیدارەدانی ئەم وڵاتە دروست بۆ لە بیریەکەن و بە چاوی خۆمان بینیمان لە سانەوە سێوتی بەڵێ کە ئەو کاتەش ئەم کەم و کوڕیانە هەبوو کێشەی موچە هەبوو کۆمەڵە گرفتی تر هەبوو شەڕ هەبوو بۆیە بە دڵنیایی لە هەر حاڵەتێ لە حاڵەتەکان ئەبێت ئێمە ئەوە بزانین کە لە هەموو سەردەمێک تۆ کاتێکە نازیەکان فەڕەنسایان داگیر کرد و جوولەکە لەو کاتەی کە نازەکان قەتڵ و عامی کردن دوایی بەشێکی زۆری خەڵکی خۆیان دادگای کرد فەڕەنسیەکان بەشێکی زۆری خەڵکی خۆیان دادگای کرد بۆیە بە دڵنیاییەوە تۆ بتەوێت گەلێکی تەواو گەلێک هەموو پێکهاتەکانی کەسانێکی تیانە بێت دش بەویستی گەلەکە بێ ئەمە لە تەواوی دنیا نییە لە تەواوی دنیا نییە بەڵام خۆشبەختین بەوەی کە ئێمە لە سانەوسێ گەلی کوردستان لەگەڵ ویست و لەگەڵ ئەوە بوو کە چیانێکی سەربەخۆی تایبەت بە خۆمانمان هەبێت ڕاستە دەکرێت ئێمە لە ئێستا و لە داهاتوشدا چۆن مامەڵە لەگەڵ ئەنجامی ڕفراندۆم بکەین بەڕای من ئەنجامی ڕیفراندۆم جارێ لێرەوە پرسیارێک دروستە بێ زۆر جار لێمانەکرێ لێرە و لێوێ حەزەکەم لەم کەناڵە خۆشەویستی ئەو وەڵامی بەمەوە ئایا ئەنجامی ڕیفراندۆم هەڵوەشێنراوەتەوە بە دڵنیایی ئەنجامی ڕیفراندۆم هەڵ نەوەشێنراوەتەوە تەنها ئەوەی عەرەب پێڵێ تعلیق کراوە معلق کراوە هەڵپەسێراوە و بە هیچ شێوەیە هەڵ نەوەشێنراوەتەوە لە هەر کاتێکە ئێمە بمانەوێت
ڕیفراندۆم وەکو ئەوەی لە بە زمانە گشتێکە پێڵێن تاپۆ ڕەشەکە ڕیفراندۆم بمانێ وەکو تاپۆی ڕەش بەکاربێنین وەکو دیکۆمنتێک بەکاری بێنین بە دڵنیاییەوە لە هەر کە ئانوساتێک بمانەوێت توانین بەکاری بێنین سەرکردایەتی سیاسی کوردستان دیکۆمنتەکەی لا مەوجودە هەیە ڕای خەڵکی وەرگرتووە هەر کاتێک زەمینە لەبار بوو بە دڵنیاییەوە ئەو گشتپرسیە ئیشی خۆیەکە ڕاستەکە تا بێت تاکەکانی هەرێمی کوردستان هەموو یەکدەنگ و یەکاڵوێست بن خۆ ئامادە بکەن بۆ ئەوەی کە بەسەر بەخۆی کوردستان بگەین بێگومان خۆ ئامادەکردن لە تاکێکەوە تاوەکو سەرکردایەتی سیاسی پێویستە بە دڵنیایی ئەو میلەتانەی ترگە گەشتون بە دەوڵەتی سەربەخۆ ئەگەر ئێمە بۆ نمونە یەهود بە نمونە وەربگرین هەموو مناڵێکی جوولەکە لە ماڵ و دەخیلەیەکی تایبەت بە خۆی هەبوو بەشێک لە پارەکانی خۆی خستە و دەخیلەیەوە بۆ سەپۆرتکردنی دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل بۆ گەلی زیندوو زووتر پێگات ئێمە قوربانێکی زۆرمان ناوە و شەهیدێکی زۆر و خوێنێکی زۆرمان بەخشیوە بۆ گەشتن بۆ دەوڵەتی سەربەخۆ بەڵام ئەوەی کە ئەمێنێت من لەگەڵ پرسیارەکەم ئەوەی کە ئەمێنێ بێت تاک بە تاشی هەرێمی کوردستان لەم ویستە لەم نەزع دەوڵەت ویستیە بەڕاستی نابێ بە هیچ شێوێ پاشەکشە بکەین و ئەبێ ئێمە هەر کاتێک زەمینەکە لەبار بوو لەگەڵ ئەوە بین کە کیانێکی سەربەخۆی تایبەت بە خۆمانمان هەبێ ڕاستە کاک بەسام چەندین ساڵە یاخود با بڵێن نیو سەدەیە کورد هەوڵی داوە بە شۆڕش بە خەبات پارێزگاری لە کیانی کوردستان بکات پارێزگاری لە پێکەوەبوون بکات لە ناو هەرێمێکە کە هیواخوازیشە ببێت بە دەوڵەتێک چۆن تاکەکانی کۆمەلگا ئامادە بکرێن ئەم ویستیان لەلا گەورەتر بکرێت بۆی هەمووان پێکەوە ئەو هەوڵە بدەن تا بەو ئامانجا گرنگ و ویستە سەرێکیە بگەین ئێمە زۆر زیاتر لە نیو سەدەیە ینی قوربانێکی زۆرمان ناوە بەس پارتی لە هەفتا ساڵ زیاترە نەکرد نیو سەدە زۆر زیاترە بۆیە لە هەر حاڵەتێک لە 25 ئەو پەیامە خەڵکی کوردستان ئەو پەیامە یا بە ئێمە کە ئامادەیە بۆ ئەم ویستە بۆ لە سانەوەسێ بە بەڵێ دەنگیاوە واتە لە ڕووی پەروەردەی من پێم وایە گرفتێکی ئەوەنە گەورەمان نییە کە خەڵکی کوردستان سربەخۆیی کوردستانی ناوێت دەوڵەتی سربەخۆی تایبەت بەخۆی ناوێت وەڵامی ئەمەیان نایەوە 3 ساڵەمە پێشکە لە سانەوسێ ئەو ویستەی تایە بەڵام بە دڵنیاییەوە هەندێک جار کەموکوڕی ئیداری هەندێک جار گیرفان بەتاڵی نەبوونی بێموچەیی هەندێک فشاری دەرونی لەسەر تاکەکانی کۆمەلگا دروستەکات جۆرێک لە تووڕەبوونی کاتیان تیا دروستەکە جۆرێک لە تووڕەبوونی کاتیان تیا دروستەکە من قەت ناوی نانێم پشتکردن لە نەتەوەی خۆیان و لە گەلی خۆیان جۆرێک لە تووڕەبوونی کاتیان تیا دروستەکە ئەم تووڕەبوونە کاتیانە من دڵنیام کە کێشەکە چارەسەرە بێ وەکە گرفتە ئیداریەکە و کە پێداویستەکانی بۆ دەستە بەرە بێت ئەڕاتەوە سەر ئەسڵەکەی خۆی کەوک و هاوڵاتیەک لەگەڵ ئەوەیە کە گەلی کوردستان کیانێکی سەربەخۆی تایبەت بەخۆی هەبێت بۆچی دەوترێت قۆناغی پێش ڕیفراندۆم و قۆناغی دوای ئەنجامدانی ڕیفراندۆم جیاوازە واتە کورجارێک تر ناگەڕێتەوە بۆ قۆناغی پێش ئەنجامدانی ڕیفراندۆمی سەربەخۆی کوردستان ئێمە لە پێش ڕیفراندۆمی سەربەخۆیی لە ناو شەڕی داعش بووین یعنی ئەمە من پێم وایە بەشێک لە نایارەکانی کوردستان ئەم وەرەقەیە فڕێن ئێمە پێش ڕیفراندۆم بەڕاستی دەوڵەتێکی زۆر بەهێز نەبووین لەم ناوچەیە و لە 16 ئۆکتۆبەر و لە ڕیفراندۆم هەموویمان لەدەستدابێ ئێمە پێش ڕیفراندۆم لە ساڵی 2014 لە ناو شەڕی داعش بووین ئێمە بەشێک لە خاکەکەمان مهدد بووە داعش هێرشی کردوتە سەرمان و ئێمە پێش ڕیفراندۆم ڕیفراندۆم 25 نوێی ساڵی 2007 کراوە ئێمە لە ساڵی 2014 ئیستیحقاقی داراییمان لە حکومەتی عێراقی بڕاوە موچە و بودجەمان بڕاوە میزانی پێشمەرگە نەهاتووە واتە پێش ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆم ئەمەی کە ئێستا بەسەرمان هاتەوە پێش ڕیفراندۆمیش بەسەرمان هاتبوو نەک لە ڕیفراندۆم ئەوەی کە لە دەستمان ناوە ئیدارەدانی بەشێک لە خاکی کوردستانمان لە دەزاوە لە دوای ڕیفراندۆم کە ئەوەش من دڵنیام لە ئایندەیەکی نزیک بە جۆرێک لە جۆرەکان چارەسەرەکرێتەوە بەڵام بیرمان نچێ ئەو ئیدارەدانش کە پێشتر ئیدارەمان ناوە لە ئاستی عێراقی و لە ئاستی نێودەوڵەتی دان نەنرابوو بەوە کە بەشێکە لە هەرێمی کوردستان بە کەرکووک و بەشێک لە مووسڵ و بە هەموو ئەو ناوچانەی تریشەوە بۆیە بە دڵنیایی ئێمە پێویستمان بەوەیە کە بە چوارچێوێکی یاسایی ئەو ناوچانە بگێڕینەوە بۆ سەر خاکی کوردستان نەک بە ئەمری واقع و بەهێز بۆیە من دڵنیام پێش ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆم
دوای ڕێفراندۆم بارودۆخەکە ئەوەنە بە خراپی نبینم کە قەت نەگەینەوە بە پێش ڕێفراندۆم و من دڵنیام لە ساتێک ئەگەینە خاڵێک کە لە پێش ڕێفراندۆم باشتر بێ. ڕاستە یەکێکی تر لە ڕاهەندەکان کە دەمێ باسی بکەم کە دڵنیام لە داهاتوودا بایەخێکی زۆری دەبێت گرنگی دەبێت ئەویش جوگرافیایە. ڕێفراندۆم کاتێک کە ویستی لەسەر بوو ئەنجام درا جگەلەوەی کە باشووری کوردستان تێیدا بەشدار بوو بەشێکی زۆری ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ناوچە کوردستانیەکانیش بەشدار بوون. پێت وایە گرنگی ئەم ویستە لە چیا بوو کاتە جوگرافیا لە ناو پرۆسەیەکدا بەشدار بوو؟ مشتومڕێکی زۆر هەبوو پێش ئەنجامدانی ڕێفراندۆم. ئایا ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بەشدار بن یاخود بەشدار نەبن؟ دوو ڕاهەبوو. ڕایەکە بوو کە بەشدار نەبن بۆی حکوومەتی عێراقی ئیستیفزاز نەبێ. ڕایەکی تر هەبوو ئەگەر ئێمە ڕێفراندۆمەکە لەو ناوچانە ئەنجام نەدەین کەواتە ئێمە خۆمان دان بەوانین کە ئەم ناوچانە کوردستانی نین. ڕاستە. بۆیە سەرکردایەتی سیاسی کوردستان بڕیارێکیە کە لەو ناوچانەش ڕێفراندۆمەکە ئەنجام بدرێت وە کوردستانی بوونی ئەو ناوچانە وەڵامی پرسیارەکە لە هاوڵاتیانی ئەو ناوچانە ژوەر کاتە توانین بڵێن ڕێفراندۆم لەو ناوچانەکە ئەنجام درا ئەوەی سەلماند کە هەمووان وەک کوردستانی بوونی ئەو ناوچانەی سەلماند بە دڵنیایی کوردستانی بوونی ئەو ناوچانی سەلماند. زۆر دەرگێمان لەو دەبێت کە دەوترێت ڕێفراندۆمی سەربەخۆیی گرنگیەکی بەهێزە بۆ هەرێمی کوردستان. ئایا عێراق درکی بەمە کردووە؟ من پێم وایە ئەگەر عێراق لە مەترسیەکانی ڕێفراندۆم زۆر نەترسایە لەشکرکێشی نەیەکردە سەرمان بۆ حەجمە و نەک عێراق دەوڵەتانی دراوسێ و عێراقیش هەستیان بەوە کرد کە ئەم ڕێفراندۆمە زۆر جددیەوە خەڵکی کوردستان زۆر بەجددی تەمەنای دامەزراندنی دەوڵەتێکەکەن بۆی عێراقیەکان بەو شێوەیە هاتنە سەرخات و دوای ئەنجامدانی ڕێفراندۆمیش دوای لەشکرکێشیەکە هەندێک مساومەیەک تریان کرد لە بەرامبەر هەرێمی کوردستان تەنها بۆ ئەوە بوو کە بتوانن هاوسەنگێکە ڕاگرن و تەنها بۆ ئەوە بوو کە لە دەرەنجامەکانی ڕێفراندۆم مەترسن بۆی جارێکی ترگەلی کوردستان پەنای بۆ نەباتەوە و هەموو ئەوەی ئێستاش بەڕاستی زلهێزەکانی دنیاییکەن لە فەڕەنسیەکان لە ئەمریکیەکان لە ئاستی عێراقی لە ئاستی تورکیا لە ئاستی دەوڵەتانی تری هەرێمایەتی هەموو ئەوشی کە ئێستا کرێت بەڕای من بەشێکی ترسە لەو بەڵەیەی کە خەڵکی کوردستان کردیان و بە دڵنیاییەوە مجاملەی ئێمە لە ئەنجامی ئەو بەڵەیەیە و بۆ ئەوەیە کە جارێکی تر پەنای بۆ نەبینەوە بۆیە بەو جۆرەی ئێستا هاتوونەتە سەرخەت و جۆمان لێگرن. ئەکرێ بڵین ئەگەر ڕووداوەکانی دوای ئەنجامدانی ڕێفراندۆمی سەربەخۆی کوردستان نەبوایە ڕەنگە ڕووداو گەلێک ڕووی نەدایە و ئەنجامی ڕێفراندۆمیش بە شێوازێکی تر بووایە. من دڵیام چەند ڕۆژێک بەرگریمام کردایە حکوومەتی عێراقی ئیلزامەکرا بەوەی کە لەسەر مێسی گفتوگۆ دانیشە دانوستانمان لەگەڵا بکە و بە دڵنیایە و کۆمەڵگەی نێودەوڵەتی هاتە سەرخەت و تووشی ئەو کارەساتە گەورەیە نەبووین و بە دڵنیاییەوە ئێمە لەسەر مێزی گفتوگۆمان توانین دەستکەوتێکی زیاتر بۆ گەلی کوردستان بەدەستبێنین. کۆتا پرسیار بەوە ئاکەم ڕۆڵی سەرۆک بارزانی لە ئەنجامدانی ڕێفراندۆمی سەربەخۆی کوردستاندا چی بوو؟ من پێم وایە جەنابی سەرۆک لە ژیانی سیاسی خۆی زۆر خاوەنی زۆر شانازیە خاوەنی شانازی ساڵانێکی زۆری پێشمەرگایەتیە و لە کۆماری کوردستان لەدایک بووە و جەنابی سەرۆک هەڵگیرچێنەری شۆڕشی گوڵانە جەنابی سەرۆک بەڕاستی ئەندازیاری ڕاپەڕینی کوردستانە جەنابی سەرۆک لە پرۆسی ئازادی عێراق و نووسینەوەی دەستوری عێراق و چەسپاندنی مافەکانی گەلی کوردستان بەڕاستی سەرۆک چەسپاندی جەنابی سەرۆک لە بەرگریکردن لە خاکی کوردستان و بەرەگاربوونەوەی گەورەترین ڕێکخراوی تیرۆریستی کە داعشە جەنابی سەرۆک ئەو فەرماندەی بوو کە هەرێمی کوردستانی پاراست هەموو ئەمانە شانازەکانی جەنابی سەرۆکن بەڵام من پێم وایە گەورەترین شانازی ژیانی سیاسی سەرۆک بارزانی ئەوەیە کە ڕابەرایەتی پرۆسەی ڕێفراندۆمی سەربەخۆی کوردستانی کردووە هەموو ئەوانەی تر شانازین هەموو ئەوانەی تر شانازی زۆر گەورن بەڵام ئەگەر شانازەکانی جەنابی سەرۆک لەسەرەوە بۆ خوارەوە پۆلێنیکەین ئێمە گەورەترین شانازی ژیانی سیاسی جەنابی سەرۆک ئەوەیە کە ڕابەرایەتی پرۆسەی ڕێفراندۆمی سەربەخۆی کوردستانی کرد و لە هەموو شارەکانی کوردستان توانی دەنگی بۆ کۆکاتەوە و من پێم وایە ئەوە گەورەترین شانازی ژیانی سیاسی جەنابی سەرۆک. زۆر سپاس بۆ بەڕێز بەسام عەلی بەرپرسی لەقەی 12 پارتی دیموکراتی کوردستان کە لەم دیدارە تایبەتیدا لەگەڵمان بوو بۆ هیواین کە ئەنجامدانی ڕێفراندۆمی سەربەخۆیی کوردستان ببێتە سەربەخۆیی کوردستان کاتێک شاد بۆ هەموو لایەکتان.